پسپۆڕان و مامۆستایان و خوێندکارانی خوێندنی پیشەیی لە هەرێمی کوردستان داوای گۆڕانکاری دەکەن لە خوێندنە پیشەسازیەکاندا. ئەوەش لە ڕێگەی بەسەردەمیکردنی ئەو جۆرە خوێندنە و دابینکردنی پێداویستی و هۆکارە پێشکەوتوەکانی تایبەتمەند و چارەسەرکردنی گرفتەکان. ئینستوتی پێی بۆ پەروەردە و گەشەپێدان کە ڕێکخراوێکی ناحوکمیە تایبەت بەو بوارە لە توێژینەوەیەکدا ڕەوشی خوێندنی پیشەیی لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجەشی کردوتەوە و گرفتەکانی ئەو بوارەی خستوتە ڕوو. بۆ باشترکردنی خوێندنی پیشەیی و بەسەردەمیکردنی سیستمەکە چەند ڕاستپاردەیەکی ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان کردووە. بەڵێ گرفتی زۆرە، گرفتی ژێرخانمان هەیە، گرفتی پرۆگراممان هەیە، گرفتی مامۆستامان هەیە، گرفتی نەبوونی پێداویستیەکانمان هەیە، گرفتی کۆنی بەشەکانمان هەیە. ئەمانە ئەرچی سەرشانی حکوومەتن، ئەرچی سەرشانی وەزارەتی پەروەردەن، ئەرچی سەرشانی پەرلەمانن بۆ ئەوەی بتواندرێت چاک بکرێت. کۆمەڵێک سێکتەرە، کۆمەڵێک قەناعەتە ئێمە کە پێی گەیشتوین لە نەتیجەی ئەو راپۆرتەماندا، بەڵام ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پێمان وایە ناکرێت چاوەڕێ حکوومەت بکەین، ناکرێت چاوەڕێ پەرلەمان بکەین. هەندێک کار هەیە ئێمە دەتوانین بیکەین، هەوڵ بدەین فشار دروست بکەین، هیچ هەماهەنگی دروست بکەین لەگەڵ کۆمپانیەکاندا، چکە لە دوجاردا دەستی کار بۆ کۆمپانیەکان و بۆ بازار ئامادە دەکرێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش نەک خوێندنی پیشەیی بەڵکو ڕاشکاوانە باز لە مەترسیەکانی بەردەم سیستەمی پەروەردە دەکات و لەو بارەیەوە ڕای دەگەێنێت. لە ڕاستیە لە ئێستادا بەداخەوە نەگە خوێندنی پیشەیی کۆی خوێندنەکانی تر و ژیانی خەڵک لە مەترسیێکی گەورەیە لە هەرێمی کوردستانە، بۆیە ئەمە پێویستی بە ئیشکردنی خێرا و ڕاستکردنەوەی خێرا هەیە. ئەوەی پەیوەندیدارە بە ئێمەوە وەکو ئەم بەڕێزانەش لە راپۆرتەکانیان دووشتیان باس کردووە، مەسەلەی ئەوەی کە لە یاسای پەروەردە کە ئێستا ئێمە لە قۆناغی نووسینی راپۆرتین لەسەر یاساکە جێی خوێندنی پیشەیی بە شێوەیەکی ڕێکپێک و زانستی بکرێتەوە. ئەوی تریشان هەمواری یاسای وەبەرهێنانە بۆ ئەوەی لەوێدا دەستی کاری ناوخۆیی ئەولەوێتی پێ بدرێت. دیسان لەوەش ئێمە ئێستا پرۆژە یاساکە ئامادەیە و هەموارەکە کراوە و خوێندنەوەی دووەمی ماوە. هەردوو ئەم شتەمان کردووە بە ئامانجیەوەی کە خوێندنی پیشەیی لە هەرێمی کوردستانە پێش بکەوێ و ئەمە بێتە بنەمایەکی باش بۆ ئابووری کوردستان. خوێندنی پیشەیی دەرفەت بۆ خوێندکاران دەڕەخسێنێت تا بە شێوەیەکی ئەکادیمی پسپۆڕی لە بۆرە جیاجیەکانی پیشەسازی و کوشتوکاڵی و بازرگانی وەربگرن و لەو ڕێگەیەوە هەلیکار فراهەم بکەن. بەڵام کۆنی کەلوپەل و پێداویستیەکانی بوارەکە ئاستەنگی بۆ مامۆستایان و خوێندکاران دروست کردووە. بەشەکانمان بریتە بەشی میکانیک، دارتاشی، معادن و ئەلەمنیۆم تا ئێستا 310 خوێندکارمان هەیە. بەڕاستی کەموکۆڕیەکانمان لە ئامێرە کۆنەکانمانایە، لە نەبوونی مەوادایە. ئەمانە مەنهەجەکانمان لە شێوەی کۆنە، بۆیە ئەگەر بێت و ئێمە ئەو ئامێرانی کە هەیە ئامێری تازەمان بۆ بێ و بتوانین ئەو تەمرینانی کە هەیە لە مەنهەجەکانە بە تەواوەتی خوێندکار تێبگەێنین، ئەبێتە هۆی ئەوەی کە کادرێکی وەسەتی چاک دروست بێت. ساڵ بۆ ساڵ ژمارەی خوێندکار کەمە بێ لەبەر ئەو هۆکارە یاریدەدرانی کەوا لە خوێندکارێکە هەندەری بێ بۆ بە خوێندنیش بیشەی نایەت. ساڵ بۆ ساڵ خوێندکاری ناوەندیەکان ناومێ دەکرێن لە ڕێی خوێندکارین دەرچووی پێشویانەوە. ینی بۆ نمونە جاران وەک گوترای جنەوێنێ مخەسات دەرماڵێ بۆ خوێندکارە نەبوو، ئەستا نەک دەرماڵ بۆ خوێند، دەرماڵ بۆ مامۆستایەش نیش نەماوە. ئەنی بە شێوەیەک پێویستە خوێندکار ناتوانێت بەجیرفانی بەتاڵە بۆشی باشن خوێندکاری پیشەیی تا ئێستا نەتوانێت گرنگی خوێندنی پیشەیەکی بزانێت. وڵا داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە دوای تەوابوونی خوێندن کە خوێندنمان تەواو کرد ساڵی ئاخیر داواکەین کە کۆمەڵە کارگان بۆ بکەنەوە بۆ ئەوەی ئێمە ئیشی تیاکەین بتوانین ئەم پیشەی کە خۆمان فێربووین لێرە بەرەو پێشی بین و بتوانین دانانی باشترکەین لەم کارگە و پیشانەی خۆمان کە بۆ ئەتوانین لێوەی فێربین. شارەزان و مامۆستایانی بواری پەروەردە جەخت دەکەنەوە کە لابردنی لەمپەڕەکانی بەردەم خوێندنی پیشەیی و بەسەردەمیکردنی سیستمەکە لە ڕێگەی فراهەمکردنی هەموو ئەو پێویستیانەی بەشێکن لە خوێندنە پراکتیکیەکانی خوێندکاران. هۆکارێکی گرنگ دەبێت بۆ پێشخستنی زیاتری ژێرخانی پیشەیی و دەستیکار لە هەرێمی کوردستان. بەڵام ئەگەر خوێندنەکە بەم شێوەی ئێستا درێژەی پێ بدرێت وەک ڕای دەگەێنن ئەوە مەترسیەکانی بەردەم پاشەکشەی خوێندنی پیشەیی لە هەرێمی کوردستان زیاتر دەبێت. دلێر کەمال کورساد نیوز، سلێمانی.